هيا وردكم خدايا باشا كون كاينات هاي بدل قصدكم بمرم لو جيني بمدانا زادي هيا وردكم خدايا باشا كون كاينات بدل قصدكم بمرم لو جيني بمدانا زاد اوي متساور ريبهم هرنات وهرنات تظالم بختمنيا روجك درهم بقبات زور بظالم لو جيني كازني الامتبقات خوشي ليرن معايا يك دقيقة ويك ساعات دوستايتي يصلكا هموي بويتم مصلات خلشي تايش يام بيربي دبن ببشتو بنات دبن بخزمو فصد دبن ببابو ولاد بخوايش يام بير نبي يتكزناك مرحبات سيراستي بين معايا هموي بويتك كلاوات هنا بخراف فديوة بكزناك بقناعات او خلقات سيان لا يمني بيد الصلاة وايا كاين تزاد دبب لا يغمو درد وعفات عمل لي عطيمة اوي خلشي بوي دروات خوز غدا خوازم بوي دخوي بي سرعات جيان بخوشي خوشة بكيفو بالتبيعات تاك جوري كمسا وعسيم في اللايفلات سالقادي الرجوانيا لم كوي درد وبلات روحك بصف صالي كارسات كارسات لقلاص عالصالي ليادينا كمسكات إبراهيم كوراني حد نيبين كزومات لقلاو كاك سنقري ويا بقى بعوات حرفايا دار بيصريان بيدرو بمصلعات لقر رسقار بيساري ليلي عاما زنزيبات بينت وشيار بوم لنياسيك فندق فريد هاي بهم قد دلدارم سوني هاي بي وفاي بي موعد هاي قد لا سواس بينا سلك استوري بي رصيد او ما ويلا استي من سار بوي ببيرس بليد هاي باورك خوشم دوي بلا ساي وبي تقليد توهر عشقك يمني قريب بياخد بعيد استشر بو توی دلم هزار گورانی نشید بو ساوی تو دم نوا هزاران بندی زدید یا خود کلی پیگ دکین هر وکو بانو نفید یا خود کلی پیگ دکین هر وکو لوکو نفید یان گورانی آوینت بو دلم وکو حمید اگر قولكم ديتي والدب باقي رشيد اگر قولكم ديتي والدب باقي رشيد عشقكم خوش واستيمان فرفرضك الا الرصيد بود اخواصي دنيارم لسر سنة وتوحيد اي بود اخواصي دنيارم لسر سنة وتوحيد ما نجي هنجين يا كشمان نسيني ولاتي السويد حزبك تبود اذني وكشاس ورا بدل واحده هاي بنفرد بالزمانة ولا قوى من درانا هاي بنفرد بالزمانة ولا قوى من درانا هاي دنيا ابو كزنا مني لابوها تاعيا مناصب بويهتا لما علو للصر معايا قوري هربو خوايا هرخوي قوري باشايا او دنيا هيدا يميني مشكلة تدايا لشوينك خوشيا رزمو هلايا لشوينك قربي وانو قريان وويلايا لشوينك بهارة نبارة ونبايا
لە شوێنێکە ساردیە و لە شوێنێکە گەرمایە ئەو دنیای دەیبینی تەعبیری ماشەڵڵایە سەیری هەر کەسێک دەکەی بە زۆرێکی خوڵقایە یەشێ نەزەعەن و جێلە یەشێ زندی و وریایە یەک دڵقەند و غەمبارە یەک لە بەزم و سەمایە یەکێ دەستە مزگەفتێ یەک لە دیسکۆ و مەلهایە یەکێ تێر و خۆشتەیە یەکێ برسێ و گەدایە یەکێ بەخۆشی دەژی یەک سەری لە شێوایە یەکێ کوڕە فەقیرە یەکێ بابی ئاغایە یەک خزم و کەسی زۆرە یەک دێ کەس و تەنیایە یەکێ زۆر کوڕی چاکە یەک خوێڕی و بەڕەڵایە هەرپایەدار بێ فوات کوردی ڕوکنی دنیایە من دیدارم خۆش دەوێ دۆستێکی بە وەفایە بۆ ڕێبوار شۆفەڕیە ئەو لەو مەزنی سەیدایە سەنگەری سەعدی ڕیشەی من بۆی دەکەم دوعایە دووبارە بۆ سەنگەری دۆستێکی بە وەفایە سوژینێ خزمی خۆمە لە یەک نەبین خودایە ئیبراهیم پورانی زریانی لەگەڵدایە سو ساڵیانی ڕێژوانە لێ پیرۆزێ خودایە بۆ کاک بە سەو ساڵی بانەڵێ ناوم نایە لە ماڵی کاک یاسینم هەر دەڵێ ماڵی شایە بۆ ئەسعە ساڵی محەممەد چاوشین لە دوایە شادی مامە کۆلەیە کاکە سامان لە دوایە بۆ ئەلەن ساڵی هەڵم گرت بوو بۆ دوایە لەگەڵ هەڤار ساڵی لە یەک نەبن خودایە ئەمن و بێچارە دەیڵێن دەنجی وەک کاتۆشایە بۆ ڕزگار بێسارەی لە گۆرانیان وەستایە بۆ سەربەنە شەی لێدا لێدا بۆ سەربەنە شەی لێدا دووە وەڵڵا و بیلایە هەڵمە جوانم تەسوێرکە ئەو شۆ بەو کامێرایە کەسێک تەلەفۆنی کرد پێی گوتم ڕزگاری تۆ ئای لەبەر گۆرانیەکانت بوویمە هەواداری تۆ ئای بەڵام ماوە هەز دەکەم کە زۆر برینداری تۆ لە ژێرەی بەندەکانت لە ژیانت بێزاری تۆ ئای حۆز دەکەم تەنیا جارێ حاز دەکەم تەنیا جارێ بەگەم بە دیداری تۆ دەجارێ ناوم بێنا بێمە ناو نەواری تۆ ئەی پڕپڕ بەدڵ حەز دەکەم ببمە ئەوینداری تۆ بێم گوتجوانی نەشمیلە بۆ هێندە لە کاری تۆ چۆن ماخن ئەی چۆن وا منت خۆش دەوێ خۆ نەمدیوە ڕوخساری تۆ ئەی دەیگوتە ئەمن ساڕەشم دۆستەکەی پێراری تۆ گوتم ئێستا دەدناسم بۆ هێندە نازداری تۆ ئەی دەتوانم سوێندت بۆ خۆم شازادەی نێو شاری تۆ ئێستاش لە ناو دڵی من وەک هەژدە عەیاری تۆ پێم گوت ئاخیر لە بەرسی لە مێژە نادیاری تۆ ئەی دەیگوت چاوانم شوێر بێ کە داومە ئازاری تۆ ئەی لە دادەکەی عەشقی مندا گەلێک تاوانباری تۆ ئەمن ئاوەم خۆش دەوێ ئایا دۆستم داری تۆ خۆندەم بە باغەوانی دووسێ و هەناری تۆ دەیگوتە ڕزگار بێچارە نابمە گرفتاری تۆ نامەوێ هیچ کاتێکی ببینم خەمباری تۆ تاکە ئاواتم ئەوەیە ببمە دڵداری تۆ ئەی تاکە ئاواتم ئەوەیە ببمەوە دڵداری تۆ ئەی پێم گوت لە سۆز بێنە درۆیە زمان و زاری تۆ نازانم بۆ دڵڕەقی دڵێ بەردووداری تۆ لە زیاتی تیمارم کەی هەر دەرد و ئازاری تۆ ئەی وەک فرمێسک دێمە خوار لە چاوی خوماری تۆ ئەو ڕۆژم هەر لە میرە کە بوومە یادگاری تۆ بەزێت هێشتم ڕۆیشتم دەتگوت خێزانداری تۆ لە ڕاستی دانەت دەگوت کوڕێژی هەژاری تۆ ئەی سڵاو لە ئامانجاخی مامۆستای نێو شاری تۆ ئەی کۆسەر بەگەشتی لێیدا ئەی مامۆستای ڕزگاری تۆ
هەمەی کڕەیە عەزیزی ڕزگاری تۆ بۆ هەمەی کڕەیە عەزیزی ڕزگاری تۆ دادی وەستاکە مالی ڕۆحم بە قوربانی تۆ میوانی کاک بەسامم ئەو شۆ میوانم لە تۆ عید میلادی ڕێژوانیا ئەو بەندەش پێشکەم بە تۆ ئای میوانان بەخێرێ ئەو بەندەش پێشکەش بەگۆ کەریمم لە بیرسو کەریمم لە بیرسو ئەوە ناوەکەیم گۆ بۆ عەلێ و کارزانی ئەو بەندەش پێشکەم بەگۆ لێرەی بەخێر دێنم سڵاو لە مامەڕام بۆ بۆرەی بەخێر دێنم سڵاو لە مامەڕام بۆ ئیسماعیل سیانی بەندە مەمنونە بۆ تۆ دووبارە دەیڵێمەوە ئەشاڵە و ژیان بەخۆشی تۆ یاوەردەکەم خودایە وارە تۆی پشت و پەنەمە یاوەردەکەم خودایە هەرە تۆی پشت و پەنەم چی بکەم لە دەست زەمانەی خەڵکی گۆڕایە بەعام دنیا بێ قیمەت بووە زۆر شت دەرچووە لە تام گەورە و کچکاتی نەما ڕێز و احترام سوێن بە دین و ئیمانم بە هیچ کەس نییە تەمام بۆیە خۆشی نەماوە لە مەملەکەتی ئیسلام هیچی عەڵاڵ نمایە هەمووی بووە بە عەرام هەرچی هەڵدەستێتەوە خۆی لێت دەکا بە ئیمام ئەو دنیایە پڕ بووە لە خەڵکی خوێڕی و لەگەم هێندەم خراپە دیوە لەگەشت خەڵکی بێیوە هێندەم خراپە دیوە لەگەشت خەڵکی بێیوە بەدڵ عەز دەکەم ببرم بچمە بۆ ڕێژی ئارام لەگەڵ زەمانەی زاڵم هەموو دەمێناتەبام لە سایەی دۆستەکانمە هەرچێکی دێتە ڕێگەم کابراتایشی پێمی دەبێ ببە عەبوو برام ڕوو دەکەمە هەر شوێنێ وەک سێبەر دێتن لە دوام زۆر بوون ئەوانەی زاران دەکەوتنە مەدعوو سەنام ئێستایشیان پێم نییە نایەن بکەن مەرحەبام نایە دڵم بوویتە کەسەر سەن پرسیاری بێوەڵام خودای گەورە و میهرەبان چییە تاوان و خەتام هەر پایەدار بێ خوایە چاوی منە کاک بەسام ئەمە ڕۆمی خۆش دەوێ ئەوە دانیشتێ لە لام بۆ ئەسعە ساڵی هایتی ڕێز و احترام دووبارە بۆ ڕۆمیە زۆر گەورەیە لە لام ئەو شۆ جوانی بۆ دەڵێم لەگەڵ ڕزگاری برام لەگەڵ ڕزگاری برام